بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ورزان خوشويستانم، كتابي الذريعة إلى مكارم الشريعة. أم كتابة لا بشي بينجميع لدرسكاني بيشوا باسي محبة، باسي عدل وظلم ومحبة وبغض فرموي أكين، باسي عدل وظلم ما انكر لباسي محبته ودودة هاد بو باسي أوي كإنسان ببيس صديق ناجي. ولدرسي بيشوا باسي صحبي الصالحان ما انكرت كشون إنسان لحياته بيوسي بكومالي هاوكار وهاودمي صالح هيا. أمرو باسي فضيلة التفرد عن الناس، شون إنسان بيوسي بكومالي رفيق هاول هيا لقى رفيق هاول كان يا بتنهاج يعني بسربري عينا بيوسي بو هيك لبيني خوي وخوايا كاتك هبه لقل خوي خويا بيوندي كاني توك مكاتو قصة كان لنواني أنا تاو تيوب كاتو أو بياماني كهيتي بدلو بالروح بيجينة ذاتي باري جل جلاله. طبعا مسائل تفرد بدرجاي ميجوي أمتي إسلامي دو قصة هبوة هندك بيانوا وإنسان بتاقي تنهانا ببجي أبي لقل دست جمعي وكمالي مسلمانانا. الرأي دو هميش هبوك الرأي وهابوك إنسان لزمني فتنة وفسادات دور كيوتو لخلق بتاقي تنها بجي. إما هما متفقين نسر أوي لا رهبانية في الإسلام، هيج بناقرتيك لإسلام النية. طبعا الدين كان تري مسيحية ويهودية رهبانيتها هي كسيك خوي تفرقك إترتيك لا يخلقناك لسوتك لأشكوتك لأشينك داني شبهي شوازتك لا يخلقناك. بوي الراغبي أصفهاني أفرمي طبعا الدين الإسلام أمنية بغمري خواه صلى الله عليه وسلم فرمتي لا رهبانية في الإسلام أو شوازا معامل يهود ونصارى لقال خويانا ودانشتنو دور كوتنو لخلقية فرمي الإسلام أشتوانية. أفرمي الراغب قد كثر اختلاف الناس في مفاضلة التفرد والاختلاط. أفرمي هم زنان لدرجين ميجو اختلاف لنواني أنا هو لسرويك كاميان أفضل ترن باشترن آية بتنها بجي لسوچيك باشترا يا بيتنا وكمالي مسلمانان وبجي باشترا كاميان شاكترا كاميان سودي زيادرا. آية إنسان لقى المسلمانان هالسوكوت كات ما ملكات تحملي أو عزيتنا راه. طبعا إنسان كلقى مسلمانة أجي مسلمانة غيبة أكا مسلمانة لو بهتاني بوبكا مسلمانة مثلا دروي اللي أبيسي مسلمانة توشي هلا أبي برام. أما أشتكي أسائية يعني أم آيات وحديثانا هاتو ويا راكرنوي مسلمانة إما وتصورنا كأنها مسلمانة إلا وقري كمال أو نابي أم غلطانا بأمانة هن كاتي أم غلطانا هيا آية إنسان دور كيوتو ولا خلقي بتاقي تنها بجي بوي ديني سلامت بي لذتك تشيج ورقري يعني لنا وخلقها بجي خالك هي زور قرنقة إنسان هميشة لتفرد بتنها دانشتنا زوزو لذتك يعني هريك يقول إما يستبت تاقيكاتو بيت خريشي عبداتي بتاقي تنها يعني بيني خوي وخوا كاتك ترخانك ألم كاتا قفتو قول رب العالمين كمناجاتك هاوارك دعائك زوزو اللذت لم حالك زوزو السودي شيلي ورقري. عليكم السلام ورحمة الله. وتشيجك وها بهيز لما ورقري أو أنت تشيجك الزور وبقوة حزناك تيكالي خلق بيت وين فرماشتك في غمرة صلى الله عليه وآله وسلم. أفرمي أجر بو شوازبن كلا من الدروش همان شوازبن لصافحتهم الملائكة ملائكة توقعتان لقلا كان مصافحتان لقلا كان أو أنا إنسان لأستيكي برزي الروحي أو أيبو دروس أبي. أفرمي هنديك لزانان بيان وابوا بتنهاجيان باشا هنديكيش فرمانا اختلاط لقى الخلق باشترا. أما أنا شرهم يعني بو مذهبي هركس بو مذهبي خوي كومالي هوالاتي زورو باسي بياو صالحان وأقوال علماء هم يعني كو كردوتو
ئەفەرمێ ئەمەش هۆکارەکەی چییە؟ ئێمە کە پێکەوەین هەر کەسێکمان جاری وایە پیاوێکی ساڵح ئەبینین بە تاقی تەنها ئەژی زۆر ساڵحە، زۆر ئەخلاقی بەرزی تێیە، خۆشمان نەوێت لەبەر ئەو ئەخلاقە بەرزانە، بەر ئەو فەضیلەتانە. جاری وایە کەسێک ئەبین لە ناو خەڵکایە ئەو ئەخلاقە بەرزانەی تێیە زۆر زۆرمان خۆشەیە. باشە ئەفەرمێ هەر کەسێک ئەگەر ئەم عالمە گەورانە ئەگەر هاتون گەشتن بە کەسێک کە بە تەنها بووە زۆر لە ئاستێکی بەرزا بووە تەمەنایان کردوەکو ئەو بن بۆیە وتەکانیان بۆ ئەو لایەنە ڕۆشتووە. ئەگەر بێت و کەسانێکیان بینی بێ لە ناو خەڵکە و خەریکی ئەو خواناسی و دینداریەوە بن اینجا کەلیماتەکانیان بۆ ئەم لا چونکەوە بۆ هەردوو اختلافەکە بە پێی بینینی خۆیان و بە پێی هاوڵایەتی خۆیانە. ئەفەرمی ئەسڵ ئاوایە کە ئینسانەکان ئەبێ پێکەوە بن بەبەیەک نایان کرێ، ئەمە بەشێکە لە ضرورەتی ژیان، کارەکانیان پێکەوە ڕەب العالەمین گرەی داوە. لە زمانی ئیمامی عومەرە پیاوێک دوعایە کرد، ئەی فەرمووسی لە دوعاکە ئەیوت اللهم ئەغنینی عن الناس، خوای گیان دەوڵەمەندم کە لە هەموو خەڵکی ئیشم بە کەس نەبێ، بەس ئیشم بە خۆت هەبێ. ئەفەرمێ ئیمامی عومەر فەرمووی ئەمە دوعای مردنەکە، چکە کەسێ ئیشی بە هیچ کەسێک نەمێنە مردووە کە ئیشی بە کەس نامێ. ئەگەرنا ئەمەی تر ئیلا هەبێ ئیشمان بە یەکتر هەبێ ناکرێ. هیچ مرۆڤێک نییە ژیانی بە تاقی تەنها هەموو شتێکی پێ بچێ بڕێ. بۆی لە شوێنەکە ئیمامی غەزالی فەرمێ ئەو تیکەنانەی لەسەر سفرەکەتە فەرمێ ئاوا سەیرێکی بکە بزانە چەند مرۆڤ تێ ئەمان و بووە تاوەکو گەیشتوە سەر سفرەی تو. کێ ئەم دەنکە گەنمەی خسە زەوی؟ کێ لێی کردەوە؟ کێ شەنی کرد؟ کێ هێنای کردی بە ئارد؟ کێ فێری ئەم فەلسەفە بوو کە بیکە بە جۆرێک لە نان؟ چەندێ ڕێژەی ئاوی تێکرا، چەندێ خوێی تێکرا، خوێەکە چەند کەس بانو بوو لەگەڵیە؟ لە چ شاخێکەوە هێنایان یا لە کام ئاوە دەریان هێنا؟ ئەی ئەو ئاگرە لەکوێوە هات؟ چۆن هات؟ چۆن دروست بوو؟ بە چەند دەستگەیشتە تو؟ حتا ئەگاتە سەر ئەو سفری تۆ ئەزانی چەند مرۆڤ دەستی لە تیکەنانێکی توێ هەبوو کە تۆ دەستی بۆ ئەوەی کە ئەو مرۆڤ ناتوانێت بەبێ یەکتر بژی. بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەم کەسە دوعای مردنەکە کە ئەڵێ خوایان ئیتر بێحاجەم بکەی لە خەڵکی. ئینسان بێحاجە نابێت لە خەڵکی، هەمومان پێکەوە جوانین، پێکەوە ئەکرێ مامەڵەکەین و پێکەوەش گوزێرکەین. فەرمووی ئیمامی عومەر فێری دوعاکەی بۆ ڕێک کردەوە فەرمووی بڵێ اللهم ئەغنینی عن شرار الناس، خوایان پەنام بدە دەوڵەمەندم کە لەوە ئیشم بە خەڵکە شەڕیر و خراپەکە نەبێ. ئەگەر خەڵکە چاکەکە لەگەڵ یەکترە ئەبێ پەیوەستیکی زۆر پتەویان هەبێ پێکەوە. ئەفەرمێ مادام مرۆڤەکان زیندوون ڕاغب ئەفەرمێ کەوابوو ناتوان ئەبێ معاشەڕەکەن لەگەڵ یەکترە بژین، هەوڵ بدەن پێکەوە بن، هاوکاری یەکترکەن، ئیسفادە بە یەکتر بگەێنن، ئازاری یەکتر نەدەن. ئەفەرمێ ئەگەر هاتو ئینسان لە معاشەڕەیە لەگەڵ خەڵکێکی چاکابوو کە سوودیان پێ ئەگەیان کە هاوکاری ئەبوون کە ناڕەحەتیان ئەوە لیان جیابێتەوە مەکروهە کارێک نابێ بلیان جیان نەبێتەوە. ئەفەرمێ بەڵام ئەگەر زانیت خەڵکەکە تووشی خراپەت ئەکە، تووشی کێشت ئەکە، ئەو کاتە بۆت هەیە دوورکەویتەوە، ئەگە نابووت نیە دوورکەویتەوە لیان، ئەبێ هەر معاشەڕەکە لەگەڵ یان نابێ. بۆیە فەرموویانە هەرچی ئەو کەسەی کە ئینسان خۆی پەنا بدە و دوورکەوێتەوە لە خەڵکی هەمووی کەڕاهەتی هەیە ئیلا سێ کەس. سوڵتانێک کە بێت دانیشی خۆی بۆ خۆی بیرکاتەوە چۆن خەڵکی لە گرفتەکان و لە مشکلەکانی شارەکە نەجات ئەدا، وڵاتەکە نەجات ئەدا. یان حەکیمێک طبیبێکی زۆر گەورە کە دانیشە بە تاقی تەنها بیر لە حکمت ئەکاتەوە، دانایەتی ئەکاتەوە، دەرمانێکی نوێ بۆ ئینسانیت ئەهێنێ. یا کەسێک کە متەنەسیکون لمناجاتی رب العزة، یا کەسێک کە بە تاقی تەنها دانیشێ پەیوەندێکی پتە و لەگەڵ خوای خۆی دروستەکە، مناجات و حوار لەگەڵ خوای خۆی ئەکە. کەوابوو بە تاکژیان تەفەڕۆت یەبطل الئینسانیە، وەکو ڕاهیب ئەفەرمێ ئینسانیت هەڵ ئەوەشێنێتەوە، نابێ ئینسان بە تەنها بژی، بەڵکو ئەبێ بگەڕێ بە دوای خاوەنی فەضیلەتە و لەگەڵ خاوەنی فەضیلەتە بژی. ئەفەرمێ و کەسەی پێی وابێ کە متەفەڕیدی باشە و بە تەنهایی باشە، ئەفەرمێ ئەوە هیچ شتێکی نەبینیوە لە تەفەڕودا چ وەحشەتێک بۆ ئینسان دووسێ و چ خراپەیەک دووسێ، بەڵکو محاولە ئەگەر بێت و ببینێ لە ناو بە تاقی تەنها کە دانیشە چه خراپەیەک ڕوویتی ئەکا، چه ئەفکارێکی خراپ هێرشی بۆ ئەهێنێ، ئەفەرمێ ئەزانێ کە لە ناو خەڵکە
لەناو دەستە جەمعی موسڵمانانە سوود وەرئەگرێ. ئەگەر ئێوە دیقەتی شەریعەت بدەن، ئێمە ڕۆژانە 5 نوێژمان هەیە بە دەستە جەمعی یەکتر ئەبینین 5 جار. لە ساڵێکە لایەنی کەم مانگی ڕەمەزانمان هەیە، پێکەوە هەموو بە ڕۆژێ پێکەوە جەژن ئەکەین. لە عومرمانە حەجمان هەیە، عومرەمان هەیە، پێکەوە ئەچین دەستە جەمعی. حتا زەکات، ئایا موسڵمان ئەتوانێ مەسەلەن ئەگەر مادەی هەبوو بە تاقی تەنا بڵێ زەکاتەکە دەی بەکی ئەبێ بگەڕێ، ئیلا بێ نەفەر بدۆزیتەوە بگەڕێ مخالەتەی خەڵکەی لەناو خەڵکا هەتاوەکو ئەمانەتە تەسلیمە. بۆیە گەورەترین و بەفەضڵترین لە ئینسانەکانە ئەوەیە کە پێکەوە بژین، هەوڵ بدەن بە دوای خەیرەکانە لەسەر زەویە بگەڕێن، لەگەڵ ئەوانە بژین. متەنەبی شاعر ئەفەرمێ ئێمە لە زەمانێکان بەس ئینسانەکان تەرکی قەبیحکەن، ئەوە پیاڵن زۆر ئیحسان و گەورەیان کردو، بەس خراپەکارەکەن واز لێ بێن. دێکەوە بوو ئەو کەسێک کە عاقلە و فاضلە ئەبێ لەگەڵ عامەتی موسڵمانانە بێ، لە ئەحکامەکانی شەریعەتە بەتابەتی بەشە زاهیریەکەی ئەبێ هەمووان پێکەوە بێ. ناکرێت کەسێک بە ناوی عیبادەتەوە دوورکەوێتەوە لە نوێژی جومعە، لە جەماعات، لە ذیکر و ئەورات. یعنی فتەنی شێطان زۆر زۆرە. جارە کۆمەڵە گەنجم بینی نوێژی جومعەیان نەئەکرد، کوڕی خۆم بۆ نوێژی جومعە ناکرد، تێ وەڵای ماوەساکانمان بەدڵ نییە. باشە لای خوا شەرەم کەلیمەی ئەڵێن، ئەنەم کەلیمەی وازانی ڕزگارت ئەکە لە قیامەتە کە تۆ بڵێ ماوەساکەم بەدڵ نەبوویتر نوێژی جومعەیەک لەدەست بڕوە، دوان و سیان و بەدوای یەک بۆ جەماعەت ناکەی بە هەمان چش. بەینەما لە شەریعەتە کە سێرەکە ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خۆی لێ بێیە بە دوای کەسێکی زۆر فاسقەوە نوێژەکە. ئیبن مەسعود بە هەمان چشن چەند متەشەدیدە نوێژەکەی جێبەجێکە، بۆ چونکە لە ئوموری عامەیە موسڵمان نەبێ پێکەوە، هیچ مەجالاتی تیان. ئیتر تەوان شەیطان بۆت حەل ئەکا لە دڵی خۆتە، وەڵا عەقیدەی ئەویانم بەدڵ نییە و بەخوا ئەویان لەگەڵ ئەحزابی منان نییە و بەخوا ئەمەیان فڵانەشتم لێ بینی و چی لێ بینەوە. خۆ ئەگەر کوفری سەریحکە ئینجا بۆت هەیە نوێژ لە دوایەوەنەکە. کاڵەن کوفری سەریحی ئاشکرا، یعنی کابرا هیچ حەیایەکی نەماوە، کافرێکی مطلقی ئاشکرایە. بۆیە لە هەر زەمانێک لە زەمانەکانە لە کارە زاهیریەکانە ئەبێ موسڵمان پێکەون. بۆیە حتا لە مەذهبی ئیمامی ئەحمەدە قسەیەکی زۆر عەظیم هاتووە، ئەفەرمێ سەدەقەکانێ ئەوەی کە واجبە لەسەر بە ئاشکرا بیک، من زەکات دەرەکەی بە ئاشکرا، ئەوەی کە خەیرە بەدزی بیک. وات زەکاتەکە بۆچی بە ئاشکرا؟ بۆی لەگەڵ دەستە جەمعی موسڵمانان نابێ. ئەفەرمێ فەرمایشتێکی شەیە لەم پێناوە، ئەفەرمێ عەلەیکم بالسەوادی الأعظەمی، لەگەڵ دەستە عامە گەورەکەی موسڵمانان نابێ، نەگەر چی حەدیثەکە مەقال و ضعفێکی تێیە. ئەی ئینسان لەکوێ خۆی بەتەنها بژی؟ ئەفەرمێ لەکوێ زانی کە فەسادەکە ڕاستە و خۆ تەسیلێکە بە تاقی تەنها تەفەڕوت ئەکەوە تەنها ئەژی. ئەلێرە ئەمەوێ لە دوای ئەم قسانەی ڕاغیب ئەسفەهانی کەلیمەیەک لە خزمەتانە عەرزکەم. بەڕاستی لەم زەمانە ئینسان زۆر پێویستی بە کاتێکە دانیشێ گفتوگۆ لەگەڵ خۆی بکە. طبعا ئێمە لە میلەتی کوردە دوعامان کەمە، ثەنامان هەر نییە. یعنی چۆن دوعامان کەمە؟ مەسەلەن تۆ ناو چی بوو؟ ڕۆزی؟ ئەسە بڵم ڕۆزی دوعام بۆ بکە، ڕۆزی ئەڵێ خۆی عەفومان کەی، خۆی ڕەحمان پێ بکەی، خۆی ڕزقمان بێ، دوای ئەوەی تر نامێنێ دوعا. باشە بەعام ئەو هەن جارێ لە مزگەوتە بە کەسێک ئەڵێم ئەوە چ دوعایەکەی ئەکە دوعاکان وەکە ئەم سێ شتەیە هەموو بە دووری ئەم سیانە ئەسوڕێت، دوعا نامێنێ. توانەی ئەهان لە کوردیە تعبیری دوعامان نییە، تعبیری ثەناشمان نییە. ثەنا پیا هەڵدانی خودایە، ئەم بەشە زۆر فاریغین تێیە. وی مام صاحب الکریم دەرس کتێبێکی نووسی بە ناوی ثەنا و سکاڵا. ثەنا و سکاڵا، چۆن ئینسان سکاڵای خۆی بۆ لای خوا بەرزەکاتەوە، چۆن سەنای خوا ئەکە. خۆی من لە سوورەتی فاتحە ئەبێ ئادابە فێر بووبین، ئەڵێن الحەمدولله رب العالمین الرحمن الرحیم مالک یوم الدین. یەک دنیا سەنای خوامان کردووە. اینجا دوایین عهد لەگەڵ بینی خۆمان و خوادا، اینجا دوعاکەین، سکاڵاکان بەرزەکەین و اهدنا الصراط المستقیم. بەس ئێمە لە کوردی ئەمان نییە، بەس هیچێکمان نایە دانیشێ ئەی خوای گیان، ئەی خاوەنی هەموو گوڵەکانی کوردستان، ئەی خاوەنی هەموو هەنارەکانی هەڵەبجە مەسەلەن، ئەی خوای گەورەی من، ئەی خاوەنی هەناسەکانم، ئیلاهی من فڵانە کەسم، فڵانە ڕۆژ ئەو مصیبەتم لێ قەومە تۆ فریام کەوتی.
ئەو ڕۆژەی تر ئەو مصیبەتە گەورە منە ڕزگار کرد. ئیلاهی من ئەگەر تۆم هەبی ئیتر چ پێویستم چ باکم بە خەڵکە کە تۆ لە هەموو کەس لە من نزیکتری چ باکم بەم دوورانی دەوروبەرم. یعنی ئەم جۆرە کەلیماتانە هەندێک کەم لە شعری کوردیە هەیە، ئیتر لە دوعامانە نییە کە بەشێکی زۆر گرنگە. بۆیە جەوشن کاتێک کە ئینسان ئەخوێنێتەوە جەوشن کەبیر کراویشە بە کوردی جەوشن، کەلیماتی زۆر جوانی تیا بۆی فێری سەنامان کە چۆن سەنای خواکە، چۆن مەسەن لە حوزوری خۆیان دائنیشی چی ئەڵێی. جارێک گەنجێک پرسەیەکی زۆر جوانی لێ کردم، وتی باشە مامۆستا من ئەمەوێ حەز ئەەکەم کاتێکم بێ لەگەڵ خۆی خۆمە بدوێم، بەس نازانم باس چی بکەم، هەرچی ئەەکەم نازانم چی بڵێم. لەگەڵ خۆی خۆتا کاتێک کە دائنیشی ئەکەویتە قسەکردن لەگەڵ یا هەموو حیاتی خۆت ئەوە بێنەرە پێش چاوی خۆت، هەموو فەزڵەکانی خوا ببینە. اینجا یەکەیەکە باسی فەزڵەکانی کە بەسەرتەوە ئەبوء لەک بنعمەتیک عەلەیە و ئەبوء بذنبی لە سەید الاستیغفارە. خوای گیان هەرچی نیعمەتە بەسەرمە من ئیعترافەکەم هەمووی نیعمەت توێ بەسەرمە و ئیعتراف بە هەموو کۆڵی گوناهی خۆشم ئەکەم لە هەردوو حاڵەتەکە. فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. تۆ لێم ببوورە، هیچ کەسێک نییە بتوانێت لێم ببوورە ئیلا تۆ نەبی. کاتێک کە تۆ ئەڵێی لا إله إلا الله وحده لا شريك له الملك وله الحمد، لە کوردیان ناتوانێمە دەربڕی. خوای هەرچی موڵک هەیە هی تۆیە، هەرچی حەمد هەیە هی تۆیە. بەخوا پەروەردگارە ئێستا کە من ئاوا بە ئاگام و هاوار لە تۆ ئەەکەم ئەمەش هی تۆیە. تۆ صاحبی چاومی، تۆ صاحبی زمانمی، تۆ صاحبی بیستنمی. من چیم لەوانەی تر زیاترە یا ئیلاهی کاتێک کە نادیدەن و نابینن، چیم لەوانە زیاترە چ نیعمەتێکت پێدام کە ناتوانن بڕۆن و من ئەتوانم. هەموو نیعمەتەکانی خۆت ببینە. هەر یەکێک لە ئێمە دەوڵەمەندە بە نیعمەت، ئەمەندە نیعمەتی خوا بەسەریەوەیەتی. بەڵام کاتێک کە لەگەڵ خوای خۆیان دائنیشێ ئەم حاڵەی بۆ دروست نابێ. تێناگە لەمەی کە بتوانێت چۆن تعبیری کەلیماتەکانی بکات، چۆن نیعمەتەکان باسکات. تەبەنێکی لە فەضیلەتەکان لە ئینسانە باسکردنی ئەم نیعمەتە جوانانەیە لە بینی خۆی و خوای خۆیە. هەر یەکێک لە ئێمە یەک دنیا نیعمەت بەسەرمانەوە، چۆن نیعمەتەکان باسک یەک ئاعترافەکەی لە بەردەمی خۆیە ئەم هەموو ناز و نیعمەتەی پێداوی. ئەگەر نیعمەتێکیشی لە سندویتەوە ئەزانی لەو کاتی لە سندنەوەی نیعمەتە چەند لطفی لەگەڵا کردووی. جاری وایە عەزیزێکت لێ ئەباتەوە، سەبووریت ئەدا، هێمنت ئەکاتەوە. جاری وایە زۆر ناڕەحەتی لە خەوێکە تێ ئەگەی کە بەرامبەرەکەت جێگەی باشە دڵت ئارام ئەبێتەوە. ئەزانی ئەگەر هەر هیچت بەسەرەوە نەبێ، هەر ئەوەندەی کۆمەڵی کەسی جوانی لە دەوری تۆ خڕ کردەوە لەو کاتێک کە تۆ تووشی مصیبەت بووی، ئەزان چەند گەورەیە. بۆیە لە فەرمایشتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ یەکێک لە ئەجرە زۆر گەورەکان بەسەر ئینسانەوەیە ئەوەی کە ئەچێ سەرخۆشی لە برایەکی موسڵمانیەک. کەوابوو ئێمە پێویستمان بەم تەفەڕودە هەیە لە بینی خۆمان و خۆیە، هەم باسی نیعمەتەکان، هەم باسی مصیبەتەکان، هەم باسی گوناهەکانی خۆمان، ئیعتراف بە گوناهەکان. خوای گیان من فلانە گوناهم کرد، فلانم کرد. بەخوا ئینکاری لەوە ناکەم کە ئەمە ئەمری توێیە، ئینکاری لەوەش ناکەم یا ئیلاهی کە تۆ نیعمەتت داوە بە من. بەخوا پەروەردگارە ئیتر ئەمزانی بەڵام جاهل بووم لەو کاتە، نەزان بووم، شەهوەت زاڵ و بەسەرمە ئەم هەڵانم کرد، عەفوم کە لێم ببوورە بمبەخشە. هەر یەکێک لە ئێمە کورت و پوخت لە باسی تەفەڕودە و فەضیلەتی تەفەڕودە پێویستمان بە کاتێک ئیلا هەیە. ئەفەرمێ ئیبن تەیمیە هەموو پێشنوێژێکی بەیانی دەستی ئەکرد بە ذیکرەکان تا دوای نوێژی بەیانی. ئەی فەرموو ئەمڕۆ نانمان خوارد، ئەمڕۆ تێر بووین. ئەگەر ئەم خواردنە تۆ نەخۆی ئەم بەشت نەبێ کە هێزت بداتێت چۆن لە کاروانی خواناسانە دەرئەچی وەڕ. بۆیە وەلەو سوژدەیەکیش بێ ئەبێت تەفەڕودە هەبێ لەگەڵ خوایە، وەلەو دوای نوێژێکیش بێ کە تۆزە دانیشی ذیکرەکان دەخوێنی، ئەبێ لە حاڵەتێکی وهایەبی کە تەنها و تەنها تۆی لەگەڵ خوایە ئەدوێت و قسە ئەکەیت و باسەکان بەرزەکەیت. ئەم بەشە لە فقهی تەسەوف، لە تەزکیەی نەفس، لە تەربیەی ئینسانە زۆر گەورەیە. ئینسان ئەگاتە پلەیەکی زۆر گەورە پێی. هەموو عاریفە گەورانەی کە تۆ ئەیان بینی و ئەیان خوێنیتەوە حیاتیان هەموویان بەم پەیوەندیان نهێنیان لەگەڵ خوایە بەرز بوونەت، بەم سرڕە گەورە بوون، بەمە مامەڵەیان کرد هەتا لە خوای گەورە نزیک بوونەوە و گەورە بوون و خوای گەورە زیاتری پێ عەتاکردن و جوانتری پێ عەتاکردن. کۆتایی وتارەکان باسی خاڵێک لە خزمەتان ئەکەم.
هەمومان بیستومانە. طبعا شتێکمان هەیە لە دوعایە پێوتێ الوسیلە. رب العالمين لقرآن فهم وابتغوا إليه الوسيلة. وسيلة بكاربين لبين خوتان وخواتان. للدعاء وسيلة أعمال صالحة إنسان خويتي كردوا باشكاني خوي باسكاتو لحضوري خويا خواشتكاني بعطاك. هم داستاني أو سيكا سمان بيستوا كأسننا وأشكوتك وبرديكي قوري أشكوتك دمي أشكوتك أجري. خويا لبين خويا سيكا سكالن هريا كتان كردويكي زور باشتان باسكن لبر خوا كردويتا. هیچ بەبەستێکتان نەبووبێ بەشکم ئەم بەردە لابچێت لە بەردەمە. یەکیان باسی ئینفاقی خۆیەکە، یەکیان باسی تعاففی خۆیەکە، یەکیان باسی بەخشندەی خۆی گەرە وردە دەرگاکەیان بۆ ئەکاتەوە هەر کەسە بە عەبدایەتی خۆی داوا ئەکە. ئەمە بەشێکە لە فیقهی دوعاکردنی ئێمە. تۆ ئەبێت لە کاتی دوعاکردندا ئەبێت کە دەست بەرز کردەوە کۆمەڵە شتە بەرز کردێتەوە لە حوزوری خۆی کە کردووت. ئەم کۆمەڵەشتە چییە بەرزت کردوێتەوە؟ ئەم کۆمەڵەشتە چییە جێبەجێت کردووە؟ ئەمە زۆر گرنگە لە حیاتی ئێمە. بۆیە ئەو تەفەڕودە ئەمەت پێ ئەبەخشی. ئەگەر بینی خۆت و خوا دانیشتی کۆمەڵێک کردەوەتێ خوا ئیگیان بۆ خوا من هیچم نییە ئیلاهی خۆت ئاگات لێمە بەس تۆ ئەزانی من فڵان کە زوڵمی لێ کردم عەفوم کرد. ئەو ڕۆژە خەریک و تووڕە بم قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتەوە زیهنم هێواش بوومەوە. ئەو ڕۆژە خەریک بوو هەڵەیە بکەم. سيرم كرد بيغمبر صلى الله عليه وسلم لبيش مويا نم كرت أو رجيتر لأن يجكما تنها أقام لتوبو يكزر خيالش من الرش فلان روش تشتيكم بخشي خويا خوتو زين زور إيشم بو بخشن ديو بس لبرخاتي تو بخشي زور إيشم بو باريو بخشيم فلان الروش فلان مسلمان بيني الزردخانة يكم كل برانبري خويا تو خوش شاهدي زور غمبار بو ظلم بلام الزردخانة يكم كل برانبري بو يضلي أو شاتك هر یەکێک لەمانە هەمووی ئەمانە دەرگای ئاسمانت بۆ ئەکاتەوە لە کردەوەکانتە لە ئیشەکانتە. شتی زۆر بەسیط. دۆستێکمە جارێک دوعامە کرد ئەیوە هەرچیم کرد عەمەلێکی ساڵحی خۆم نەهاتە پێشچاوم. ئەیوە جارێک وەختی خۆی ئەیوە تەڵەبەیەک لە تەڵەبەکان لە مەکتەبە قەڵەمی پێ نەبوو قەڵەمەڵە قەڵەمەکەی خۆم دابوویە ئەڵێ بیری ئەوم کەوتوتم خۆیان لە بەرخاتی ئەو قەڵەمەی کە دام بۆ کەسە. ئەدا شتێکی زۆر بەسیط بس سبحان الله يكسر خواشتك يجيرا كرد بو تنها أمشتم لبخاتي خوا كرد أم قلمي هي بسيط دياته بها والله كد وأنا زاني أجري لسر نية أو نية باكة أو نية ساغة أو نية صافة جاوتم جاها وقلمت شون بيركد أيوة آخر زور رقم لو كربو أيوة إيش مزاني ما وصائي كاتا درا بس لبرخاتي خوا قلمك يخون دا بس أوم سبحان الله أوم لو كاتا بيركوتو خوا يقربه هو درجاكي لكنه وزور سري تر لمسألة مناجاة لقى الخوايا وتفرد لقى الخوايا هي كإنسان خوي بخوي بشيك كاتي كدائني شيء خوا زود دروي لي كاتو درجة وفضيلتي زور قوري لي أبت دواء أكين ألالينا وأبارينا الله نخوايا جان دواء اللي أكين برحمتي وزي خوت لسرجم قناها كان من نبورا قناها بأشكرا كردو ما نعفو منك قناها بپنهان كردو ما نعفو منك قناها نمان زاني كرد ما نعفو منك گوناهێک زانیمان و هەر کردمان عەفومان کرد. گوناهێ لەمەوە پێشکردومان لێمان بوورە. گوناهێ لەمەوە دوائیکەین و فریای تەوبەن ئەکەوین عەفومان کرد. ئیلاهی دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، ڕۆحمان ئارام کە، ژیانمان پڕکە لە ئارامی. دڵ و دەروونمان هێواش کەرەوە یا رب العالمین. غەم و پەژارەکان لە دڵمانە لا ببە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان بمان گێڕە لەو عەبدانەی کە هەڵیان ئەبژێری بۆ خۆت. ئەگەر چی ئێمە شایانی مەقامی تۆ نەبین تۆ شایانمان کە. ئەگەر چی ئێمە شایانی قبول نەبین تۆ قبولمان کە. ئەزانین ئێمە بێکەڵکین یا ئیلاهی بەڵام ئەزانین تۆ خودایەکی زۆر بە بەزەییت و ئێمە هاتووینەوەتە بەردەم بەزەییت هاوار بۆ لای تۆ ئەهێنین بە بەزەیی خۆت مامەڵەمان لەگەڵاک. ئیلاهی قبولمان کە وەرمان گرە لای خۆت بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبولمان کە بە شوێن کەوتێ ئەو وەرمان گرە. هەمیشە یا ئیلاهی ساڵحان لە دۆرمان کۆکەرەوە لە شەڕیریەکان و خراپەکان دوورمان خەرەوە لە فتنەکانی ئەم زەمانە دوورمان خەرەوە لە فتنەی شەیاطینی ئینس و جین دوورمان خەرەوە. ئیلاهی داوات لێ ئەکەین دڵمان وابەستەی خۆت کە لەگەڵ خۆتە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بمانژێنە حیاتێکمان بۆ دروستکە لە هەموو عیبادەتەکانمانە وجودی هەبێ. نوێژەکانمان خەریکە ئەمرن یا ئیلاهی ژیان بخەرەوە ناو نوێژەکانمان چێژ بخەرەوە ناو نوێژەکانمان چێژ بخەرە ناو ڕۆژوومان ناو زەکاتمان ناو حەج و عومرەمان. ئیلاهی داوات لێ ئەکەین
بەڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە ئیلاهی لە گوناهی خۆشەویستانمان ببوورە لە گوناهی هاوڵەکانمان ببوورە لە گوناهی دۆستەکانمان ببوورە لە گوناهی مامۆستا و قوتابیمان ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین بەڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانەدا ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت كرمي خود بسر أما جسمنا ببارنا عفوي خود بسر أما جسمنا ببارنا قبول من كلا خود يا أكرم الأكرمين خوايجان قرفت كان من شار سرك أو من بحال ومال مال دارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالك أني صالحك أو من كم رزق حلال زيادك أو من قرزار خرج سرشاني سوك إلهي أو من بركة لجياني نما وبر بركتك خواي بركة بخير حياة من أو بركة بخير جيان من يا رب العالمين خوايجان لێت ئەپاڕێنەوە بە ڕەحمەتی خۆت ئەگەر نەخۆشین شیفامان بۆ بنێرە نەخۆشیە پێمان زانی و پێمان نەزانی و شیفامان بۆ بنێرە خوایە شیفای خۆتمان بۆ بنێرە یا رب العالمین خوایە شیفای خۆتمان بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایگیان ئێمە داوات لێ ئەکەین لەم زەمانە ئەنواع و ئەشکاڵی نەخۆشی هەن یا ئیلاهی زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەسی ئینسانەکانمان مەکە محتاجی دەسی ئینسانەکانمان مەکە محتاجی دەسی نامردمان مەکە یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین خواهیان بخواتو خوش شاهدی اگر هیچمان نبه پیشکشی کن بتو محبتی پیغمبر صلی الله علیه وسلم لدلمانه او من زور خوشه دا الهی بو محبتی دلمان هاوار لتو اکین صلاة و سلامی اما بو خوشه استمان بگیانه یک ناومن لخزمتی ابهانه الهی ناومن لخزمتی ابهانه یا رب العالمین خواه داود دی اکین بناوي جوان وصفتي برزة باسم عظمة قبول من بدر الله خود يا أكرم الأكرمين يا ربي خواجان إما لبرخاتي تو أم كلماتنا منوت أم برزان لبرخاتي تو جولم كلماتنا أجرن ديتو قوري خود بكر بنور وروناكي وجيان من أم كلماتنا بكر النور وروناكي يا أكرم الأكرمين بوناو قورمان بكر شفاعة كاري صاحي محشر من يا أكرم الأكرمين لبهشتا بم كلماتنا برزمان كرو يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه قول لقناهي من يشيء أجبور وخواه من قبولك